بسم الله الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. خۆشەویستانم خۆشحاڵم کە لە ئاڵلقەی ژمارە 73 بە خزمەت ئێوەی خۆشەویست گەشتمەوە لە بەرنامەی نووسین و یادەوەری. خۆشەویستانم تا لە حسێش ئێمە لە کتێبی تەوژمی ئیسلامی و ئالمانی و خاڵە هاوبەش و جیاوازەکانیان تقریباً کەوتوینە کۆتایی یاخود مشتوماڵێکی تەواومان کردووە لە نزیکی کۆتایین. نازانم چەند ئاڵلقەی تری دەوێت ئەو بابەتانەی کە ماون، بەڵام گرنگ ئەوەیە کە هەر کەسێک کە بێوێ هەر بە ڕێزێک هەر بینەرێک کە بێوێ بچێتەوە سەر ئەم بابەتە یاخود پەیوەست بە تەوژمی ئیسلامی و ئالمانی ئەم کتێبە یەکێکە لەو کتێبانەی شتی زۆر هەڵگرتووە شتی هەنووکەیش کە پێویستن بۆ ئێستا. بۆیە ڕەنگە چەند ئاڵلقەیەکی تربمان هێڵێتەوە کتێبەکە، بەڵام ئەوەی کە ئێستا هەیە کەوتوینە نزیکی کۆتایی و خوا یار بێ دەچینە سەر کتێبێکی دیکەی مامۆستا عەلی باپیر. مامۆستا گیان یاخوا بەخێر بێ و زۆر سوپاس دەکەین. مامۆستا ئەم جارە ئەبێ کۆمەڵێک بابەت باسکەین لەوەی کە لە کتێبەکەی هاتووە سەبارەت بە خێزان و تیرە و ڕێکخراوی مەدەنی و حیزبی سیاسی و کۆمەڵگا و مرۆڤاتی بەگشتی لە بواری کۆمەڵاتیدا لە بواری کۆمەڵاتیدا چەند بابەتێکە خێزانە و تیرە و هۆزە و ڕێکخراوی مەدەنی و حیزبی سیاسی و کۆمەڵگا بە خۆیەتی و تقریباً مرۆڤایەتیش بە شێوەیەکی گشتی. مامۆستا من ئەوەی کە سەبارەت بە بۆچوونی ئالمانیەت هەزم لەم بوارە کۆمەڵایەتیە ڕەنگە زۆر لەسەری نەمێنمەوە، چونکە عادەتەن کە ئێمە باس لە بابەتی ینی چەمکەکانەکەین لەناو دیدی ئیسلامی یاخود لەناو ئەوەی کە پێگوترێ مەنزومەی ئیسلامیانەوە فکری ئیسلامی ڕەنگە زۆر پرسیار وەڵام بینەوە، بەڵام بە شێوەیەکی کورد ئەوەی کە تێبینیم کرد تۆش لە کتێبەکە زۆر لەسەری نەوەستاوی ئەوەی کە پەیوەست بێ بە دیدی ئالمانیەتەوە سەبارەت بەو چەمکانێک کە هێناوتە، بە تایبەتی با لە خاڵ یەکەمەوە دەست پێ بکەمەوەی کە پەیوەندی بە خێزانەوە هەیە. تۆ لەوێ هێناوتە کە خێزان لای دیدی ئالمانی شتێکی زۆر گرنگ نییە، واتە شتێکی بەهێخ پێدراو نییە، شتێکی هاکەزاییە. حەزەکەم ینی هەر لە سەرەتاوە ئەمە پرسیار بکەم بزانم ئەمە چۆن. الحمد لله وصلوات الله وسلامه وبركاته على رسول الله محمد وآله المهتدين بهداه من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى يوم لقاء الله. كاك بيوند ديار بواري خيزان أسرة بعربي لإسلام دا گرنگی و بایخێکی زۆری پێدراوە، بەڵام من کە دیارە کاتی خۆی ئەو کتێبەم نووسیوە وەکو لە پێشەکەشدا باسمان کردووە بە ئاڵقە بڵاو بۆتەوە لە هەردوو بڵاوکراوەی هاوڵاتی و ئاوێنە ئەو کاتە. جا لەو کاتە کە من ئەو دوایی وتارەکانم ئامادە دەکرد دوای بوو بەم کتێبە دەگەڕامەوە هەموو ئەو سەرچاوانەی کە دەستم پێیان دەگەیشت، چه ئەوانەی کە ئالمانیەکان سیکۆلاریستەکان خۆیان نووسی بوویانن، چه ئەوانەی کە لەسەر سیکۆلاریزم نووسراوە. ڕاستیەکەی من زۆر بەلای خۆمەوە زۆر ڕاستگۆیانە تعبیرم کردووە لەوەی کە بینیومە و لەبارەی هەڵویستی سیکۆلاریزم و لەبارەی هەر کام لەو بابەتانەکە نووسیومە. لەبارەی خێزانەوە فعلا لای سیکۆلاریستەکان بایەخ و گرنگیی وا بە خێزان نادرێ نەکەرە ئەوەندە، بەڵکو ئێستا لە کۆمەلگا سیکۆلاریستەکاندا خێزان بەرەو پوکانە و هەڵۆشانەوە دەچێت و چەمک و تێگەیشتنی ئەوان بۆ خێزان چەمک و تێگەیشتنێکی پێچەوانی زگماک و فیتڕەت و عەقڵ و واقیعە و بەرژەوەندی خەڵکە. ئێستا لە ڕۆژئاوا لە هەموو ئەو کۆمەڵگانی کە لە ژێر هەژمون و کاریگەری سیکۆلاریزمدان چەمک و واتای خێزان ئەو چەمک و واتایان نەماوە کە لە کتێبە ئاسمانیەکاندا و لە مێژووی بەشەردا بووە کە خێزان واتە
پێکگەیشتنی پیاوێک و ئافرەتێک بە حەڵاڵی بە گرێبەستێکی ئاشکرا و ڕوون و دوای وەچە لێکەوتنەوەیان. ئێستا زۆر لەو کۆمەڵگایانە خێزان جگە لەو چەمکوواتایە کە ئەڵبەتە ئەو هەوە هەر هەیە ئەوش لە سەر ئەرزی واقعیان هەیە، بەڵام هەندێک جۆری دیکەی خێزان پەیدا بوون. خێزان یەک ڕەگەزی واتە دوو پیاو خێزان پێک دێنن، دوو ئافرەت خێزان پێک دێنن. هەروەها پیاوێک و ئافرەتێک منداڵی خەڵکی دیکە دەکەنە هی خۆیان بەبێ ئەوە کە لەوان بوو بن تەبەنی، ئەگەر کوڕە ئەگەر کچە، یعنی پیاو خۆی دەکا بە ئافرەت، ئافرەت خۆی دەکا بە پیاو، شتی عەجایب و سەیر پەیدا بوو. جا ئەوەی کە لەوێدا گوتومە ڕاستەکەی ئەوەی کە لە واقعی ئێستایی ئەو کۆمەڵگایانەدا هەیە کە هەژمون و کاریگەری سیکۆلاریزمیان بەسەرەوە هەیە، ئەوە لایەکی بابەتەکە هەمووی. لایەکی دیکەی ئەوەی کە چەمکی خێزان یا تێڕوانین بۆ خێزان لە سیکۆلاریزمدا لە چیەوە هەڵدەقڵێ؟ لە تێڕوانینی بۆ ئینسان، چونکە ئینسانە کە خێزان پێک دێنێ. ئەوان ئینسان وەک پێشتر باسمان کرد، ئینسان وە تەماشا دەکەن کە تەنیا دیوە دیکۆر و ڕواڵەتەکەی دەبینن، جەستەکەی دەبینن و تەنیا بوعدە دنیاییەکەی دەبینن، ڕەهەندی دنیایی. لە مرۆڤ تەنیا جەستەی دەبینن و لە ژیانیش تەنیا قۆناغی دنیایی دەبینن. ئەنجا بۆیە ئەو جۆرە بیرکردنەوە تێڕوانینە بێگومان کاریگەری هەیە بۆ سەر هەموو کایەکانی دیکە، بۆ سەر کایی خێزان، کایی حیزب، کایی دەوڵەت، کایی کۆمەلگا. تۆ کاتێک کە مرۆڤ وا ببینی تەنیا جەستەیەکە و تەنیا تۆپەڵی غەریزە و داخوازی جەستەیی هەن و لایەنە ڕوحیەکەی لە ئەشواقی ڕوحی لێدابڕی، هەروەها مرۆڤ وا تەماشا بکەیت کە مەخلوقێکە و کائینێکە تەنیا لەم ژیانە دنیایەدا دەژی و هیچ قۆناغی دیکەی ژیانی بەدووادا نایەن، نە قۆناغی بەرزەخ و نە قیامەت و نە دوای بەهەشت و دۆزەخ. ئەو کاتە هەرچی بۆی دادەنەی بەو پێوەرە بۆی دادەنەی کە ئەوە کائینێکی مادیە و کائینێکی دنیاییە. جا ینی هەڵەی سیکۆلاریزم بۆ تێڕوانینی خێزان لێرەوە سەرچاوە دەگرێت لە شێوەی تێڕوانینی بۆ مرۆڤ. مرۆڤ وەکو کە خوا خوڵقاندوێتی نایبینێ، مرۆڤ کە خوا خوڵقاندوێتی جەستەیەکی خاچیە و ڕوحێکی خواییشە. هەڵبەتە خاکەکەش هەر خوا خوڵقاندوێتی، ڕوحەکەش هەر دروستکراوی خوایە، بەڵام ڕوح دروستکراوێکی سەروی مادیە. ئێمە بە پێنجشەستەکان مامەڵە لەگەڵ دیاردە مادیەکاندا دەکەین، بەڵام بە پێنجشەستەکان ناتوانین مامەڵە لەگەڵ ڕوحدا بکەین. ڕوح دروستکراوێکی خوایە لە سەروی مادەوە، بۆیە خوا سوبحانە وتعالی هەمیشە وا بازەکە دەفەرمێ فەئیدا سەوەیتوه وەنەفەخت فیه من ڕوحی. تەسویەکە بۆ جەستەیە، کاتێک جەستەکەیم ئامادە کرد، ڕێکم خست، تەواوم کرد و لە ڕوحی خۆم فوم بەبەردا کرد، کەواتە ڕوح دروستکراوێکی تایبەتی خوایە سوبحانە وتعالی. جا نادیدەگرتنی ڕوح دەکاتە نادیدەگرتنی ڕۆژی دوایی و نادیدەگرتنی پەیوەندی لەگەڵ خوا سوبحانە وتعالی. جا تۆ تەماشای خێزان کەی بەو تێڕوانینەوە، جا تەماشای کۆمەلگا بکەیت، تەماشای هەر شتێ بکەیت، بەتاکی تەماشاکردنیشی لاتەڵ و لاسانک دەردەچێت. بەڵێ مامۆستا، دەمەوێت لەسەر ئەم بابەتە بمێنینەوە مامۆستا. ڕەنگە ئێستا بینەرێک پرسیار بکە بڵێ ئێوە باز لە خۆراواکەن، باز لە ڕۆژاواکەن، بەوەی کە ئالمادە لەوێ ئێستا ینی بە شێوەیەکی دیکە ژیانی خۆی دروست کردوەوە، وەروە بە شێوەیەکی تیرکە لە کای کۆمەڵاتەکان ژی کە کای کۆمەڵاتی وازام لەوێ زۆر لاوازە. قسەکە لەسەر ئەوەیە مامۆستا، ئەگەر بینەرێک بێوە جیاوازی بکە، چونکە جیاوازیەکە هەیە، ئەلمانێت لێرە لەگەڵ خۆراوایە. ینی ئەگەر بینەرێک نمونەیەک وەرگێ لە ئەلمانێت لێرە سێرەکە مەسەلەن خێزانی هەروەکو خێزانی ئێمەیە، مەسەلەن سیلێ ڕەحمی هەروەکو ئێمە وایە، ینی خزم و سیلێ ڕەحم و نازەم ئەلەم بابەتانەی هاتوو چۆکردنە کۆمەڵایەتی و هێنە کۆمەڵایەتەکانی هەروەکو ئێمە جیاوازیەکی نییە. ئەو کاتە ئەم جیاوازی بەپرسین ئەم جیاوازە چییە لە لای ئەلمانیەکان کە لێرە نەوعێکە لە خۆراوەش نەوعێکی ترە؟ کاک پەیوەند لێرەش ئەگەر بەڕاستی ئەلمانی بن هەروەکو ئەوێ دەکەن و
ئەو خێزانانەی کە بەڕاستی سیکۆلاریستن هەموو ئەو بەها و ئەدەب و ڕەوشت و بەها و لایەنە ڕوحیەی کە لە سیکۆلاریزمدانە لایەن زۆر کاڵ بۆتەوە هەیە هەر لایەن نەماوە بەڵام بێگومان مرۆڤ لەکوێ بژی ئەو ژینگەیە ئەو کۆمەڵگای کاریگەری لەسەری دەبێت سا هەڵبەتە من بۆی بئینساف نەبین لە ڕۆژ ئاواش لە ئەوروپاش بە ئەمریکاشەوە تەوان چونکە ئەمریکاش هەر ئیمتیداد و درێژبوونەوەی ئەوروپایە لەوێش ئەو خێزانانەی کە پابندن بە ئاینەکەی خۆیانەوە بە نەسڕانیەتەوە یا بە جوایەتیەوە لەوێش پارێزگاریان کردو لە خێزانەکانی لە خێزان و لە چوارچێوەی خێزان و ئەوانە بەڵام باسم کرد کە وێ ڕای ئەوە ئەو حاڵەتە زکماک و فیتریە کە ماوە کەویش دیارە بەهۆی پابندبوون بە ئاینەکەیانەوە هەرچە ئاینەکەیان تێکدراوە شێوێنراوە بەڵام بەهۆی پابندبوونیان بەو ئاینەوە پارێزگاریان کردووە لە خێزان بەڵام ئەوانەی کە هیچ قەید و بەندێکیان نەماوە لەگەڵ ئایندا ئەوان لێ هاتووە کە باسم کرد کە ئێستا ڕێژەی منداڵی زۆڵ بێباب لە هەندێک لە وڵاتانی ڕۆژ ئاوە زیاتر لە منداڵی کە بابی دیارە بۆ زانیاریت و زۆر جار ئافرەت منداڵی دەبێ بە هەڵبەتە جارێک گەلێک جار لەوێ کە گوتم یعنی چەمکی خێزان زۆر شێواوە لەوێ زۆر جار لەوێ کابرا 30-40 ساڵ لەگەڵ ئافرەتێک دەبێ هەر دەڵێ برادەرمە گێرل فرێند و بۆی فرێند زارێ برادەرێتی هاوسەرگیری لەگەڵ نەکردو بۆ بە پێی یاساکانی ئەو وڵاتانە لەگەڵ ئەو ئافرەتە بوو بە هاوسەری ئەو پیاوە ئەو ئافرەتە ئۆتۆماتیکی دەبێتە خاوەنی نیوەی واریداتی ئەو پیاوە جا هەیە مریار لێرێکە هیچ ئامادە نییە کە ئەو ئافرەتێک بێنێ نازانێت دوای چی دەکا یەکسەر بێتە خاوەنی نیوەی سەرۆت و سامانەکەی بۆیە مارەی ناکە هەروە پێکەوەن لەگەڵ ڕادەبێت بە حەرام بە زینە کە ئەوە لە نەسڕانیەتیشدا هەر حەرامە زۆر شتی دیکە لە ئاین نەسڕانیدا حەرامە مەسەن گۆشتی بەراز و شەراب خۆری ینی سەیدنا المەسیح شەرابی نەخوارد سەرخۆش نەبووە و ئەوی مەسەلەی گێرلفڕند و بۆی فرێندە ئەسڵانەوە لە ئاینی نەسڕانیشدا قەدەغەیە بەڵام ئێستا لەوێ لە هەموو کۆمەڵگاکاندا بەو شێوەیە جا ئەوی کەزە پرسیارەکەی جەنابەت لێرە کەسێک کە زۆر عەلمانێکی تۆخ بێ بە مەبدەئی وەرەیگر بێ نەکەروە بە دوای هەڵڵا مامشۆ خایکەوت بێ یا لە بەرژیان و گوزەران لەگەڵ حیزبێکی عەلمانیدا بێ بەڵام پارێزگاریشی کردبێ لە دین و ئەخلاق و خێزان و هەموو هەڵس و کەوتە شەرعیەکانی خۆی خەڵکێکی زۆری واشەیە هەروە بە دوا کەوتووە ئەو حیزبە دەڵە من عەلمانیم ئەویش لەگەڵیەتی جاوی کە سادە و سەرکێڵ بێ وەرزانێ هەموو یەک حوکمی هەیە ناکاکە تۆ دەبێت ورد چاوردکەیەوە وەکو عولەمای ئێمە و زانانی ئێمە گوتویانە جاری وا کەسێک لەگەڵ ئەهلی کوفرە بەڵام مەرجە کافر بێ یا کوفر دەڵێ بەڵام مەرجە کافر بێ تۆ دەبێ وردی کێ زانی دەخوا ئەو کوفرە چۆن دەڵێ و شیرکە چۆن گرفتار بۆ پێوە یا چۆن لەگەڵ ئەو کۆمەڵەیە وەکو لە فەرمایشتەکەی دایکمان عایشە داخوالی ڕازی بێ کە لە پێغەمبەری خوای دەجێڕێتەوە عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی یەغزو جەیشٌ الکەعبەة حتى إذا كانوا ببيداء من الأرض خسف بأولهم وآخرهم قلت يا رسول الله كيف يخسف بأولهم وآخرهم وفيهم سوقته من ليس منهم قال يخسف بأولهم وآخرهم ثم يبعثون على نياتهم أما لا صحيح بخاري مسلم داتو كسبايك ديت كعب بروخيانه دوایی کە دەگەنە دەشتاییەک سوپایەکە هەموو بە زەویدا ڕۆ دەچێت دیارەوەی چێکە نیشانەکانی آخر زەمان دایکمان عایشە دەڵێ گوتم جا چۆن هەموویان ڕۆ دەچن لە حاڵەدا کەسانێکیان تێدا کە لەوان نییە هەر بۆگەڵیان کەوتو یاخو بازاڕ نییە کەسابەت دەکات بۆ کەسابەت لەگەڵ ئەو سوپایە ئەویش فەرمووی بە هەموویان ڕۆ دەچن بەڵام دوای بە پێی نیەتیان زیندوو دەکرێنەوە مەبەستمەوەیە خەڵکێک هەیە ڕاستە بەڕواڵەت عەلمانیە بەڵام لە ناخیدا هەر موسڵمانەکەی جارانە بەڵام بەڕواڵەت یا لە ڕووی سیاسیەوە جاریوە عەلمانیە بەڵام لە ڕووی عەقیدەیە لە ڕووی فیکریە لە ڕووی شعائریە لە ڕووی خێزانی هەر پابندە بە ئیسلامەوە بۆ کولتور و فەڕەنگەی کە لە نێو کۆمەلگاکەی خۆیدا بووە هەڵبەتە ئەو معنەوە نیە کە حاڵەتێکی نەخۆش نییە
چونکە ئیسلام هەمووی پێکەوەی لە ڕاستیدا عەقیدەی فیکری ئەخلاقی خێزانی کللتوری سیاسەتی حکمی هەمووی پێکەوە دەی پێکەوە وەربژێرێ باش مەمەسایی سەبارەت بە هەر دیدی عەلمانی بۆ کاری ڕێکخراوی پیشەی و مەدەنی و حیزب و ڕێکخراوی سیاسی هەستم کرد لە کتێبەکەی جەناب تا ئەندازەیەک ئەمە بە ئەرێنی هاتووە واتە دەشێ عەلمانیەت لەمە ئەندازەیەک لە پێشبێشتی کردبێ بەڵێ ڕاستە ئەمە چۆنە مامۆستا کاک پێوەنی ئێمە دەبێ ئەهلی ئینساف بین ئەهلی و خەیر و ئەوساف لە ڕاستیدا کۆمەڵگاکانی ڕۆژئاوا بە پلەی یەکەم ئەوروپا لە ڕوو ڕێخستنی ژیانی خۆیانەوە کاری باشیان کردووە گەشەی باشیان کردووە هەڵبەتە عەلمانیەتیان کە تەبەنی کردووە من ناڵێم ئەو گەشەکردنە ئازایەتی عەلمانیەتە هەر کۆمەلگایەکە بە گشتی بەرەو پێشەوە چوە ئەڵبەتە ئەو بەرەو پێشچوونەی کە ئێستا لە کۆمەلگاکانی ڕۆژئاوادا یا ئەوروپادا دەیبینین ئەڵبەتە ئەمریکاشەوە هیچ شەو ڕۆژێک نییە لە نێوان هەندێک دەوڵەتانی ڕۆژ ئەوروپا شەڕی زۆر درێژخایەن 15 ساڵ 20 ساڵ 50 ساڵ بووە و بە ملیۆنان خەڵک لێک کوژراوە لە نێوانی پرۆتستانت و کاتۆلیکدا ئەوانە دوای ئەزمموی زۆر تاڵ گەیشتونە ئەوەی کە بەو شێوەیە ئێستا ئاوایان کردووە جا ئەو عەلمانیەتیان کە تەبەنی کردووە ئەگەر ئینسان قوڵ تەماشا بکە وەکو من لە مۆسوعەی درەوشاوی ئیمان و پوشەڵی ئیلحاد لەبەر تیشکی زگماک و عەقڵ و وەحی و زانستدا باسم کردووە ئەگەر ئینسان قوڵ تەماشا بکە من لە فەسڵێکدا نووسیومە سەرگوزشتەی سەرهەڵدانی ئیلحاد لە ئەوروپا بۆ دەردەکەوێت کە ئەوانە تا ڕادەی خۆیان بێچارە بینیوە پەنابەرنەبەر سیکۆلاریزم لەلایەکەوە ئاینەکەیان شریعەتی تێدا نییە نەسڕانیەت شریعەتی تێدا نییە ژیان ڕێخە و تەورات خۆی متعال بۆ 3500 ساڵ لەمەوە پێش و بۆ کۆمەلگای بەنو ئیسرائیلی دابەزاندووە کە دوایی مەسیحیش عەلەیهی سەڵات وسەلام هەر پەیمانی کۆنی واتە تەوراتی تەبەنی کردووە بەڵام مەسیحیش 2000 ساڵ لەمەوە پێش ئەنجا خی پەروەردگار عیساشی هەر ناردوو بۆ بەنو ئیسرائیل يا بني إسرائيل إني رسول الله إليكم مصدقا لما بين يدي من التوراة ومبشرا برسول يأتي من بعد اسمه أحمد عيسى عليه الصلاة والسلام بوهوزي شي دياري كراو ناردو كبنو إسرائيل أود أي تحريف لا دان دروس كردن بو بلا ردا بردن بو لنصرانيت دا كرديان بآيني جيبو وهم خلق كتو تماشا إنجيل كان دكي تنيا كومال بهاي الروحي و البته خۆیەک ئینجیلی ناردوو بۆ عیسا بەڵام ئێستا نەسرانیەکان بەڕەسمی چوار ئینجیلیان هەن ئەو چوارەشیان لێنێ 7 ئینجیلدا هەڵبژاردوون بەڵام ئەو چوار ئینجیلە هەندێک ئامۆژگاری ڕوحی و بەهای ڕوحی وەشتی جوان جوانیان تێدا هەیە بەڵام هەموو پەیوەندی نێوانی مرۆڤ و خوایە ئەمما مرۆڤەکان چۆن پێکەوە کۆمەلگا چۆن بەڕێوە بچێت لە ڕووی سیاسی لە ڕووی ئیداری لە ڕووی کۆمەڵایەتی ئەوانەی تێدا نییە بۆیە خەڵکی ڕۆژئاوا کە کڵێسایان فڕێدا و لی هەڵگەڕانەوە کە هەر لە ئەسڵیشدا کۆمەلگای پێبەڕێوە نەدەچوو چۆ شەریعەتی نەبوو ناچار بن ئەو بۆشایە پڕکەنەوە بەچی پەنایان بردە بەر سیکۆلاریزم و بەر لیبرالیزم و بەر ئەو بیردۆزانەی کە زانا و فەیلسوفەکانیان دایاندەنان بۆ چارەسەرکردنی ئەو قەیرانەی کە توی کەوتون کە بریتە لە نەبوونی بەرنامە لە بریتێلەوە چۆن کۆمەلگای خۆیان ڕێکخەن و چۆن بەڕێوە بەرن مامۆستا سەبارەت بە مەبەستمە لە ڕووی لەو ڕووەوە لە ڕووی ژیانی مادی خۆیانەوە فعلەن چه دروستکردنی ڕێکخراوی مەدەنی حیزبی سیاسی گومانی تێدانێت کە وڵاتانی ڕۆژاوی لەو ڕۆ گەشەی باشیان کرد و ئەزمموی زۆریان وەسەرێک ناوە کە ئێمەمانانیش زۆر جار دەبێت لە ئەزمموی سەرکەوتووی ئەوان لە چۆنێتی ڕێکخستنی کۆمەلگا چ لە ڕووی ڕێکخراوە مەدەنیەکان ئینجیئۆیەکان چ لە ڕووی کاری دیکەی پیشەیی و چ لە ڕووی کاری حیزبی دەبێت
لیان بەهرەمەند بۆی ئەو کۆمەلگانی کە ڕێگەی حیزبی سیاسی نادەن و هێندە لە دەوڵەتانی کەمدا و ئەوانە زۆر زۆر دواکەوتون ئەوانە لە ڕاستیدا لە دەرەوەی مێژوودا دەژین چونکە کۆمەلگا تۆیان دەبێت بە شێوە لە شێوەکان ڕێک بخرێت کاتی خۆی پێکاتی کۆمەلگا عشیرەتی بووە ئەو فڵان عشیرەت و فڵان عشیرەت و فڵان عشیرەتە دوایی ماوەیەک طریقەتی بووە ئەو فڵان طریقەتە و فڵان طریقەتە ئێستا بەشەریەت زیاتر گەشەی کردووە بۆ بە حیزبی جا تۆ یان دەبێت خێڵەچی بی یان دەبێت بە شێوە لە شێوەکان و پێکاتەکانی کۆمەلگا چۆن پێکەوە مامەڵە بکەن مامۆستا یەکێکە لەو چەمکانە چەمکی مرۆڤ یاخو مرۆڤایەتیە یعنی کە تۆ گوێ لە ینی لە ڕاگەاندنەوە یاخود با بڵێن وەختێک کە گوێ لە ئەدەبیاتی خەڵکی خۆراوە یاخود ئەلمانیەکانەگری زۆر پەرۆشی مرۆڤایەتیانە و زۆر جار ئەو نمونێژێنە کە چەمکی مافی مرۆڤ و ئەو گرێبەستانی کە پێک وتێ گرێبەسی مافی مرۆڤ ئەوانە داهێنانی ئەوانە لە ڕووی با بڵێنەوە کە یەکەم جار لای ئەوانەوە ئەمە خەمڵیەوە دوجار گەشتوتە شوێنەکانی دیکەش قسەکە لەسەرەوەی ئەوان لە کاوا سیرەکەی زۆر خەمی کۆمە بڵێن مرۆڤایەتیانە زۆر پەرەوشی مرۆڤایەتیانە با بزانین لە ئەرزی واقعیشە ئەمە ئەبینرێواتە هەمان پەرۆشی لە ئەرزی واقع ئابینرێت لەوەدا کاک پەیوەند دەبێ چاوەڕکەینەوە لەلایەکەوە زوڵمیان لێ نەکەین بەڵام لە لایەکی دیکەش زوڵمیشیان بۆ نەکەین زوڵمیان لێ نەکەین ئەگەر شتێکی باشیان هەبێت سەتۆ تەماشای وڵاتانی ڕۆژ ئاوا بکە لەو ڕۆ کە تەماشای مرۆڤ دەکەن وەکو مرۆڤ و تەماشای مرۆڤ دەکەن لە کۆمەلگایەکدا وەکو هاوڵاتی بە فیعلی مندێک شتی باش و ئیجابی و ئەرێنیان هەیە لەوێ لە وڵاتانە هەر مرۆڤێک وەکو مرۆڤ بە گشتی ینی ڕێزی لێ دەگیرێ و هەوڵ دەدرێ مافەکانی بۆ دابین بکرێ و پێداویستەکانی بۆ دابین بکرێن بە تایبەت کەسانی کلێرە پێیان دەڵێن خاوەنی پێداویستی تایبەت ئەوانە زۆر ئاگایان لێیانە یا بۆیانە زیاتر ڕەشای مافەکانی ئافرەت دەکەن یا زیاتر ڕەشاوی مافەکانی منداڵ دەکەن ئەوە بەڕواڵەتی و لە دەستور و قانونەکانیاندا بەڵام ئەوە لە لایەکەوە ئەوە لایەنێکی ئیجابی و ئەرێنیە لەوێ بەڵام لە لایەکی دیکەوە کاک پەیوەند ئەگەر بە وردی تەماشا بکەی ئەو شتە چاکانەی کە وەکو مامەڵەیان پێ لەگەڵ مرۆڤدا دەکەن زیاتر مەبەستیان پێ مرۆڤی خۆیانە مرۆڤی ئەوروپی مرۆڤی ئەمریکی مرۆڤی بۆیەنە فەڕەنسی مرۆڤێک کە لەوەیە بەڵام ئێستا خۆت ئاگاداری ینی چ هەستیارەک مەسەل لە ئەمریکا لە سەردەمی حکمی دۆناڵد ترامپدا هەروەها ئێستا لە فەڕەنسا سەردەمی ماکرۆندا و لە هەندێک وڵاتانی دی جموجۆڵی دەمارگیرانە پەیدا دەبن لە دژی موسڵمانان بۆ وێنە لە دژی ڕاشپێستەکان یا لە دژی ئەوانەی کە غەیری خەڵکی غەیری ئەو شوێنن سەرڕەشەکان بۆ وێنە ئەوانە کە قژ زەردن هەموو ئەوانی کە قژ یان ڕەشە جۆر لە هەستیاریان بەرامبەریان هەیە جا وەکو دەستور و قانون و ئەوی کە نووسراوە و ئەوەیە ڕاستە بەڵام کە دێ سەر ئەرزی واقع بە جۆرێکی دیکە دەبینی ئەوە یەک لە لایەکی دیکەوە لە دەرەوەی سنووری وڵاتەکانی خۆیان کاک پەیوەند ئەسڵەن ئەو پێوەر و تەرازوو هەر بەکار نایەنن یعنی تۆ تەماشا وڵاتێکی وەکو فەڕەنسا کاتی خۆی 1 ملیۆن کەسی لە جەزائیر کوشتووە لەسەر داوای مافی سەر بەخۆیان کردووە لە نیوەی یەکەمی سەدەی 20دا 1 ملیۆن جەزائیری ئەمجا ئیتالیا چی لە لیبیا کرد هەروەها فەڕەنسا لە عێراق و لە بڵێن لە لوبنان و لە شوێ و هەموو ئەو وڵاتە ئەوروپیانە هەر ئەسڵەن ئەم جیهانی ئیسلامیان دابەش کرد لە بینی خۆیاندا ئەوە بەشی ئینگلیزە ئەو بەشی فەڕەنسایە ئەو بەشی ئیسپانیا ئەو بەشی ئیتالیایە ئەو بەشی فەڕەنسایە هەر دابەشیان کرد وەکو گۆشتی خێرێ بەشی بوویانەوە جا ئەوانە ئەو شتە باشانەی کە لە نێو وڵاتی خۆیاندا بەکاری دێنن بەڵام لە دەرەوەی سنوورەکانی خۆیان بەکاری نایەنن ئەوەش لایەکی دیکەی قەزیە لایەکی دیکەی قەزیە ئەوەی کە ئەوانە کاتێک کە بەرژەوەندی دەوڵەتەکەی خۆیان تێک دەگیرێت لەگەڵ بەرژەوەندی مرۆڤایەتیدا بەرژەوەندی دەوڵەتەکەی خۆیان بە زۆری وایە ئەوە زاڵ دەکەن بۆ وێنە نعۆم شۆمسکی فەیلسوفێکی ناوداری ئەمریکیە
لە کتێبێکیدا کە بەعەرەبی تەرجەمە کراوە لە ساڵی 2006-2007 دا بە ناوی الدول الفاشلة دەوڵەتە شکست خواردوەکان لەوێدا باسی ئەمریکا دەکا دەڵێ ئەمریکا بەتەنیا بەقەدەر هەموو دەوڵەتانی دنیا چەک بەرهەم دێنێ. یەک دوو ئەمریکا تاکە دەوڵەتێکە ئامادە نەبوو پابەند بێ بە ڕێکەوتنامەی کیۆتۆوە کە ئەو ڕێکەوتنامەی دەڵە باز چەکە قورسەکان بەرهێمێنان چێکە قورسەکان کەم کەینەوە لەبەر ئەو دوو کەڵی لە کارگەی ئەو دروستکردنی ئەو جۆرەچەکانە دەردەچێ ژینگە زۆر پیس دەکا چینی ئۆزۆن کونبوونەکەی زیاتر دەگەڕێتەوە بۆ ئەو دووکەڵە ئەو پاشەرۆکە کە لەو کارگانە دەردەچێت کەچی ئەمریکا ئامادە نەبوو پابەند بێ بەو ڕێکەوتنامەوە کە لە شارێکی یابان بوو و ئێستا لەسەر بەزمی خۆی بەردەوامە. باشە چەک کە دروست دەکرێت بۆ کوشتنی بەشەرە وانە ئێستا ئەمریکا خۆی بە گەورەی دنیا دەزانێ لە ڕووی دیموکراسیەوە کەچی گەورەی دنیا لە ڕووی چەک دروستکردنەوە و لە ڕووی هەرانانەوە و لە ڕووی ئیستیغلالکردنی و ئیبتیزازکردنی دەوڵەتانەوە جا ئەوەش قەزەیەکی دیکەیەکەوانە کاتێک حیساب دێتە سەر ئەوەی ئایا ئەمریکا قازانج بکە و مرۆڤایەتی زەرەرکە ژینگە پیس بێ دنیا توێکچێ یاخود ئەمریکا هەندێک نەک قازانجی هەر هەندێک لە قازانجەکانی خۆی هەندێک لە سوودەکانی خۆی لێ بگرێتەوە لە پێناوی سەلامەتی مرۆڤایەتیدا تەماشادەکەی ئەمریکا لاکەی دیکەی هەڵبژاردووە و دیارە یعنی وەکو گوتم هەرکەم لەو دەوڵەتانە کە تۆ تەماشای مێژوەکەی دەکەی و تەماشای ئێستاشی دەکەی ئێستا ئەو فەڕەنسایی ئێستا لە ساڵی 92 کە جەبهەی ئینقاذ بەرەی دەرباز بوون بە سەرۆکایەتی عەباسی مەدەنی و عەلی بلحاج تەوژمی ئیسلامیان لە جەزائیر کۆ کردەوە لە هەڵبژاردنەکان بردیانەوە کەچی فەڕەنسا بە پەلەکوتە بە پەلە وتی دەفریاکەون چونکە دەبێت دەفریای جەزائیر کەوین چونکە خەریکە دەستی ئیسلام لە قۆڵی دیموکراسیەوە دێتە دەرێ یعنی ئیسلامیەکان لە هەڵبژاردن دەیبنەوە دەبێت لە خەتەردا دیموکراسی ئەوانە دیموکراسیان بەو مەرجە دەبێت کە لە خزمەت عەلمانیەت و لە خزمەت بەرژەوەندیەکانی خۆیاندا مامۆستا هەمووی کۆکەمەوە ئیکەمەوە بە پرسیارێکی دیکەم بابەتی عەلمانیەت ڕاستە ئەوان لە ڕووی کۆمەڵایەتیەوە یا لە ڕووی خێزانیەوە لە ڕووی کۆمەڵێک پێکاتەی کۆمەڵایەتیەوە ڕەنگە هەڵۆشاو بن یاخود با بڵێن بە جۆرە لە جۆرەکان وەکو دنیای ئیسلام نەبناوە جۆشدراوە بەیەکەوە بەتابەتی ئەو بابەتە ڕۆحیانی کە جامەها باست کرد خەریکە لەوێ وردەوردە مەسایلی ڕۆحی لە بینەچێ ئەندازەیەک بەڵام سەیرەکەی مامۆستا لە بواری ئەوەی کە پێگوترێت کۆمەلگا و هێشتنەوەی کۆمەلگا و لە باسی حکومڕانی و مافی مرۆڤ و ئەوانە ینی زۆر باش مامنەوە ینی تۆ تەسەور کە ئەمریکا زیاتر لە 50 ویلایەتە بەیەکەوە جۆش دراوە ئەنی پێوترێ وڵاتی ئەمریکا کۆمەلگا ئەمریکی سەیرەکەی مەسەرەن بۆ منە بەریتانیا بەو هەموو ئەقلیەتە جیاواز و بۆ هەموو نەتەوە جیاواز وینە پێگوترێت کۆمەلگای بەریتانی ئەدی بۆ فەڕەنسا و بۆ وڵاتەکانی تریش هەروە چۆنە ئاوها بە یەکەوە ماون لە تەسەورێکرێ مامۆستا وڵا کاک پێوەن ئەوە لایەنێکی ئەرێنیە کە بۆیان حساب دەکرێت بەڵێ ینی عەرەب دەڵێن یوحسەب لەهم جا یەک شتی ترم بیر شو مامۆستا بۆ خۆ دەزانین چەکی کۆمەڵکوژیشان بەدەستەوەیە یعنی لە هەموو لەحزەیەک ئەوە ینی هەیە کە مەسەلەن ئەم چەکە بەکار بێنرێ لەگەڵەوەش مەسەلەن شتێکی ئەخلاقیان هەیە کە ئەم چەکە بەکار نایەنن بەڵێ زابی ئەخلاقیش دەکەن ئەمریکا نەبوو لە دووشاری یابانیدا ناجازاکی هەر ئەمریکا نەبوو ڤێتنامی پێ بە ناپاڵم و بەچی کاکە لە عێراق شیان کرد ینی دانی چەکی کۆکوژیشیان زۆر بەکاری نابێت کاک پێوەن ئێمە دەبێ واقعەکەی ئەوان وەک خۆی ببینین جارێ لەلایەکەوە ئەوان لە دوای ئەزمموی زۆر تاڵ بەوە گەیشتون کە بگەن ئەو قەنەعەتە کە پێک هەڵکەن وەک مەدارکەن پێکەوە بژین لە دوای شەڕی زۆر خوێناوی کە هەبووە 30 ساڵ و 50 ساڵ و ئەوانە دەوامی کردووە بە ملیۆنان خەڵکیان لێگری کوشتووە دوای ئەزمموی زۆر تاڵ هەورازونشەوی زۆر گەیشتون ئەو قەنەعەتەی کە پێکەوە مەدارکەن و پێکەوە بژین و یەکدی تەحملکەن ئەوە یەک دوو ئەوە خاڵێکی ئیجابیە بۆ خۆیان ڕاستەوە خاڵێکی ئیجابیە کە یەکدی تەحمل دەکەن و هەندێک بنەمایان داناون کە تەجاوزی ناکەن جا چ لە ڕووی سیاسی چ لە ڕووی کۆمەڵایەتی
ینی لە ڕووی هەڵسوکەوتی کۆمەڵایەتیشەوە کاک پەیوەندەوان هێندێشتی جوانیان هەیە کە هەموو ئەو شتە جوانان لە ئیسلامی خۆماندا هەیە. وەکو دەڵێن لە شێخ محەممەد عەبدە دەجێڕنەوە ڕەحمەتی خوای لێ بێ کە چوە بۆ فەڕەنسا گوتوێتی لە فەڕەنسا ئیسلامم بینی مسڵمانان من نەبینی کە هاتمەوە میسر مسڵمانانم دیتن بەڵام ئیسلامم نەبینی. ئەوە قسەیەکە تا ڕادەیەک زیێدە ڕۆژی تێدا هەیە بەڵام زۆر شتی باشیان هەیە کە فعلەن ئیسلامی خۆشمان وا دەڵێ بۆ وێنە پاک و خاوێنی، بۆ وێنە ڕێک و پێچی، بۆ وێنە یاسا سەروەری، بۆ وێنە خاچیبوونی بەرپرسان لەگەڵ خەڵکدا، بۆ وێنە دادگەری، بۆ وێنە مافی مرۆڤ، یعنی ئەوانە هەموو شتی زۆر باشن و ئەو خاڵانە شتی چاکن و بۆیان حساب دەکرێت. بەڵام وێ ڕای ئەوە نابێت لە دیوەکەی دیکەشی بێخەبەر بین کە ئەوانە بە زۆری ئەو خاڵە باشانە کاک پەیوەند ئەوان بە غەرامە بە قانون بە زەخت و زۆر ئەو خەڵکیان ڕاهێناوە. قەزەکە هەموو ئەوە هەمووی قەناعەت بێ. هەر بۆی کاتی خۆی لە ویلایەتێکی ئەمریکا لاماوێ لە نیویۆرک بۆ ماوەی نازم 2 ساعتێک کارەبا کوژاوەتەوە شتی زۆر عەجایب ڕوویداوە لە دزی و لە چی ئەوانە. بە هەر حاڵ هەرچۆن بێ خاڵە ئیجابیەکانیان ئیجابین، خاڵە چاکەکانیان چاکن کە ئەوانیش ئەو ڕۆژ ئاواییانە عادەتێکیان هەیە شتی چاک ئەوەی کە بکەوێتە بەرچاویان بە چاکی بزان لە هەر کەسێکەوە بێ وەری دەگرن. یعنی تەماشای ئیسلام دەکەن، تەماشای مسلمانان دەکەن، تەماشای کتێبەکانی مسلمانان دەکەن، شتێکی باش هەبێت لە هەر ڕوێکەوە بزانن کەڵکی هەیە بۆیان وەری دەگرن. ئەوە بە پێچەوانەی ئەو دەمارگیریەکە لە نێو مسلمانانی دواکەوتوو لە ئیسلامدا هەیە. مسلمانان کە لە ئیسلام دوا دەکەون تووشی و دەمارگیری و لێکدابڕان و شیر و تیر لێکلیسون و وێک هەڵنەکردنە دەبن کە تەماشا دەکەی خوایەک ناوی لە مسلمانان هو سەماکم المسلمین، بەڵام مسلمانان 101 ناو نیشانیان بۆ خۆیان دروست کردووە، ئەوە شیعەیە، ئەوە سونیە، لە نێو سونەدا ئەوە سەلەفیە، ئەوە خەلەفیە، ئەوە ئەشعەریە، ئەوە سۆفیە، ئەوە دەروێشە، لە نێو ئەوەدا ئەوە فڵانە ئەوە فڵانە. ئەمە لە ڕاستیدا ئەو ناوانە مسلمانان خۆیان دایان تاشیون، ئەمما خوایەک ناوی لێ ناوین هو سەماکم المسلمین. باش ئەو ناوی کە خوا لێ ناوین بۆ لەسەری کۆ نابینەوە، بۆ وەلا و بەڕامان لەسەر ئەو ناوە نییە، بۆ دێنی وەلا و بەڕا لەسەر شتی جوزئی دروست دەکەی کە خۆت و مەجموعەیەک لەسەر خۆتان دروست کردووە. ئەوە دواکەوتوێتی مسلمانانە لە دین و ژین یان بەتایبەتی لە قورئان و سونە. مامەسا با بچینە سەر بەشێکی دیکە ئەم جاران تێڕوانین و هەڵوێستی ئیسلام دەربارەی خێزان و تیرە و گەل و ڕێکخراوی مەدەنی و حیزبی سیاسی و کۆمەلگا و مرۆڤایەتی بە شێوەیەکی گشتی. مامەستا هەر لە سەرەتاوە کە باسی خێزانەکەی جەنابەت هەر بە پێی نەسەکە باوەکو خۆی بیخوێنمەوە نووسیوتە خێزان لە ئیسلامدا گرنگی و بایەخێکی یەکجار زۆری پێدراوە. حەزەکەم بزانین ئەو بایەخ پێدانە چۆنە و بە چ شێوەیەکە؟ کاک پەیوەند وەکو چۆن تێڕوانینی سیکۆلاریزم بۆ خێزان لە تێڕوانینیان بۆ مرۆڤەوە هەڵدەقڵێ، مرۆڤ چۆن تەماشا دەکەی ئەو خێزانش کە مرۆڤ پێکی دێنێ هەڵقوڵاوی ئەوەیە. بە هەمان شێوە تێڕوانینی ئیسلام بۆ خێزان لە تێڕوانینی بۆ مرۆڤەوە هەڵدەقڵێ. مرۆڤ لە ئیسلامدا چییە؟ مرۆڤ کائینێکە خوا ناوی لە ناوە خەلیفەت الله، وإذ قال ربك للملائكة إني جاعل في الأرض خليفة. یاد بکەوە کاتێک خوا بە فریشتەکانی فەرموو دەمەوێت جێنشینێک لەسەر زەوی دابنێ، یان خوای پەروەردگار کە دەفەرمێەوە هو الذي جعلكم خلائف في الأرض، هو الذي جعلكم خلائف الأرض. خوا ئێوەی کردووە بە جێنشینەکانی زەوی. جا کەسێک کائینێک خوا تۆ وا تەسەوور کەی وا دابنێ کە خوا کردوێتی بە جێنشینی خۆی لەسەر زەوی، هەڵگری ئەمانەتی خۆی لەسەر زەوی لە باشترین شێوە داخڵقێنراوە و لە ڕوحی خوا فووی بەبەرداکراوە و خوا ڕێزی لێناوە لەقەد کەڕەمنا بەنی ئادەمە. ئەوانە هەبووی دەقی ئاەتی قورئانیان لەسەرە. مرۆڤێکی ئاوا کە ینی خاوەنی ئەو پەڕی ڕێز و حورمەت و پێگە و مەکانەتە، وەختێک کە خێزانیش دروست دەکا ئەو خێزانش بە تەئکید کە یەکەمین خشتی کۆمەڵگایە. ئەگەر ئێمە تەماشای تێڕوانینی ئیسلام بکەین بۆ خێزان
وەگرنگی و بایە پێدانی ئیسلام بە خێزان. جارێ خوا سبحانه وتعالى هەموو مرۆڤایەتی دەجێڕێتەوە بۆ یەک خێزان. يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء. أي خلچينا پارێز لەو پەروەردگارەتان بکەن کە هەمووتانی لە یەک نەفس هێناوەتە دی، هاوسەرەکەشی هەر لە خۆی واتە لە جۆری خۆی کە حەوایە لە جۆری ئادەم، دوایی لەوانەوە پیاوان و ئافرەتانێکی زۆری بە زەوی دەبڵاو کردنەوە. کەواتە خێزان یەکەمین خشتی دروستبوونی هەموو مرۆڤایەتی ئەوە یەک. پاشان لە قورئاندا و لە فەرمایشتەکانی پێغەمبەردا عەلەیهی سەڵات وسەلام زۆر بەڕێز و حورمەت و باسی پەیوەندی نێوان ئافرەت و پیاو کراوە، ژن و مێرد. بۆ وێنە خوای پەروەردگار لە باسی پەیوەندی نێوان ژن و مێرددا دەفەرمێ خلق لكم من أنفسكم أزواجا لتسكنوا إليها وجعل بينكم مودة ورحمة إن في ذلك لآيات لقوم يتفكرون. دەفەرمێ لە خۆتان هاوسەرانێکی بۆ هێناونەدی، جا ئەگەر لە خۆتان ئەگەر دوێنراوەکان پیاو بن واتە ئافرەتی بۆ هێناونەدی، ئەگەر دوێنراوەکان ئافرەت بن واتە پیاوی بۆ هێناونەدی. خلق لكم من أنفسكم أزواجا. ڕۆژەی ئەزواج کۆی زەوجە، زەوج لە هەموو قورئاندا زەوجە بەکار نەهاتووە. زەوج یعنی جووت، جا بۆ پیاویش بەکاردێ بۆ ئافرەتیش بەکاردێ. بۆچی خوا لە خۆمان لە جینسی خۆمان هاوسەری بۆ هێناوی نەدی ئەگەر پیاوین ئەگەر ئافرەتین لیتەسکونوا ئیلەیها، تاکو ئەو خژنتان بۆ بێ، ئارامی و دڵداسەکنانتان بۆ دروست بێ. وجعل بينكم مودة ورحمة لە نێوانتاندا خۆشەویستی و بەزەیی داناوە. دوایی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ ئێوە ئافرەتانتان بە ئەمانی خوا وەرگرتوون، بە کەلیمەی خوا بۆتان حەڵاڵ بوون، دەبێ ئاگاتان لێیان بێ. هەروەها خوای پەروەردگار ئافرەت و پیا و ژن و مێرد تەشبیه دەکات بە پۆشاک. هون لیباس لەکم وأنتم لیباس لەهن. ئێوە پۆشاکن، ئەوان پۆشاکن بۆ ئێوە ژنەکانتان، ئێوەش پۆشاکن بۆ ئەوان. واتە چۆن پۆشاک مرۆڤ دەپارێزێ لە سەرما و گەرما و لە عیب و عاریدا دەپۆشێ، ژن و مێردیش دەبێ ئاوا بن بۆ یەکدی، دەبێ بە تەنگ یەکدیەوە بن، بەدەم یەکدیەوە بچن، دەبێ عیب پۆشی یەکدی بن، دەبێ پێداویستی یەکدی جێبەجێکەن. باشە مامۆستا سەبارەت بە تەبانەمەی ئەم بابەتەی مەوزوعی خێزانت بە دوور و درێژی هێناوە و بە چەند خاڵێکیش باست کردووە. منەمەوێ بچمە سەر خاڵی دال. جەناب دەنووسی ئیسلام پەیوەندی نێوان ژن و مێردی بە گرێبەستێکی گەورە و مبارەک دانا و ژنی لای مێرد بە ئەمانەت لە قەڵەم داوە. مامۆستا ڕاستە ئەمانە چ عەقدەکە عەقدێکی پیرۆزە و ڕێوڕەسمێکی پیرۆزیشی بۆکرێ، بەڵام مامۆستا نایشارینەوە کە لەم ڕۆژەیە بۆ ئەم عەقدەش بووە بە شتیشی ڕۆتین، بە تایبەتی لای ئەم جیلە نوێیە، لای ئەوەی کە پێک دڵێت جیلی گەنج چ لە ئافرەتان چ لە پیاوان، ینی ڕۆتین بەتەواوی بۆ بە ڕۆتین، ینی ئەو پیرۆزیە یاخود ئەو ڕێزەی کە پێویستە لەو عەقدە بژیرێ، ئەو عەقدە بە پیرۆز بزانرێ، بە تەئکید ئەو هێنەی دەکرد بە دەلیلی ئەوەش کە ینی ڕێژەی تەلاق ینی مامۆستا زۆر بەرز و زۆر، ینی ئەوە دەلیلە لەسەرەوەی کە ئەم ڕێزگرتنە لەم عەقدە پیرۆزە نییە. ئەوە بەهۆی ئەوەیە کە ئەم کۆمەلگای ئێمە کەوتۆتە ژێر هەژمون و کاریگەری ڕۆژئاوا، ینی ئەلمانیەت مامۆستا بەڵێ، و کەوتۆتە ژێر کاریگەری هەژمونی ئەلمانیەت و واتە بە تەنیا بەجەستە تەماشاکردنی مرۆڤ و تەنیا بە قۆناغی ژیانی دنیا تەماشاکردنی ژیان، و ئەوە لە ئەنجامی کاڵبوونەوەی بووناسی ئیسلامی، ئیمان و عەقیدەی ئیسلامی، تێڕوانینی ئیسلامی بۆ مرۆڤ بۆ ژیان لە ئەنجامی ئەوەدایە. ئەگەر ناخۆ هەر لەم کۆمەلگای ئێمەشدا بۆ خۆت دەزانی جەنابەت کەسانێک کە گۆش کراون بە ئیمان و ئیسلام و پەروەردە کراون بە ئیسلام و بە پابەندن بە شەریعەتەوە، خێزان و پەیوەندی نێوان ژن و مێرد و پەیوەندی نێوان باب و دایک و ڕۆڵەکانیان، بەڵکو جیلی پێشتریش نەنک و باپیریش هەروەها هی خواردترنەوە زۆر تونند و تۆڵە لەو خێزانانەدا کە پابندن بە ئیسلامەوە، کەواتە شلبوونەوەی پەیوەندی لەگەڵ خوا وای کردووە کە پەیوەندی نێوخۆشمان بە شل بێتەوە. بەڵکو جاری وایە جار دەبیستم کە هەندێک بانگەشەی خراپ دەکرێن ئێستا لێرە، وەکو چۆن لە ڕۆژئاوا خێزانی یەک ڕێگەزی هەیە، لێرە
ورتەورتێک جاجار لە هێندێک خەڵک ئەڵبەتە بە زۆرە لە زۆرەکان باز دەکرێت کە ئەوە وەکو گوتم هۆکارەکەی شلبوونەوەی پەیوەندیە لەگەڵ خوا و لەگەڵ ئیسلامدا ئەگەر خەڵک پابند بێ بە شەریعەتەوە بە تەکید لە هەموو خێرێک نزیکە وەختێک کە لە شەریعەت دوور دەکەوێتەوە لە خێر دوور دەکەوێتەوە لە شەڕ نزیک دەبێتەوە خۆ ڕۆژئاوایەکانیش لە سەرەتاوە نەبوون ئەوانیش تۆ فلیمی 50 ساڵ 6 ساڵ لەم پێش تەماشاکە هی ئەوانی ڕۆژئاوا بەرگ و پۆشاکیان محتەشەم و هەندێک هەڵس و کەوت و ئاداب کە بە پێی ئاینەکەی خۆیان ینی پابند بوون بەڵام وردە شلیان کردوێتەوە کە خوا بزانێت دواییش سەری بە چی دەگا ئەلبەتە خەڵکێکی ئێمەش لە جیاتی بگەڕن بۆ ڕەسەنایەتی خۆیان لە شتە خراپەکاندا تەماشای خەڵکی ڕۆژئاوا دەکەن پندێکی کوردی هەیە دەڵێت تەیری گول عاشقی داری ژەقنەموتە لە جیاتی ئەوەی لە شتی باشدا تەماشای خەڵکی ڕۆژئاوا بکەن باشە با بەرپرسەکان لە جیاتی ئەوەی کەناڵانەدا دەنێن کە خەڵک بێئەخلاق بکەن کە خەڵک دابڕن لە ئیمان و ئیسلام ئاخر ئەو کەناڵانی کە کار دەکەن هەموو بە پارەی نەوتی دزرای ئەم وڵاتەیە کە خەڵک دێن تو تا ئێستا چەند دۆستت هەبووە تا ئێستا چەند ڕەفیقت هەبووە لەگەڵ چێت ژیاوی عیب و شوورەیی کە لە حاڵەدا باسی ئەخلاقیش دەکەن باسی دەوڵەت دەکەن باسی میلەت دەکەن کە تۆ بزانانی میلەتەکەت چی لاتوە ئەتە ئەو پارە حرامەی کە دزیوتە پارەی باز و خەراج و گومرگ و نەوتی دزرا و بە تاڵان فرۆشراو ئەو کەناڵانەی پێدادنەی میلەتەکەتی هەموو بێ ئەخلاق لە ئەخلاقی داڕنی باسی چی دەکەی بۆ خەڵک یعنی ئەمە لە ڕاستی ئەو خەڵکە لەژێر کاریگەری ئەوەدایە لەنامیش ئاگادارم زۆر باش کە دەزانم ڕێژەی تەلاق ڕۆژ بە ڕۆژ بەرز دەبێتەوە هەڵۆشانەوەی خێزان بەرز دەبێتەوە پێکهێنانی خێزان سار دەبێتەوە ئەوە بێگومان ئەو شێوە حکومڕانیە سەقەتە ئەو شێوە حکومڕانە سەقەتەی کە لە وڵاتەدا وڵات بەڕێوە دەبە ئەوە لە پشت ئەوەیە ئەوە لە پشت ئەو کەناڵانەوەی کە بێئەخلاقی ڕەواز پێدەدەن من تا ئێستا بەرپرسێکی ئەم وڵاتەم نەبینی بەرپرسێکی باڵای ئەم وڵاتەم نەبینی ئەو 30 ساڵە ئەمە حکومڕانی خۆمانمان هەیە باسی خوا بکە بۆ خەڵک باسی قیامەت بکە باسی ئەخلاق بکە باسی لایەنی ڕوحی بکە باسی لایەنی ڕەوش بکە هەر ئەسڵەن باسی بەرەو پێشچوونی زانستی بکە هەمووی تەماشا دەکەی کۆمەڵە کەناڵیان لە خەڵک بەرداوە کە گەنجەکانی ئێمە لاوەکانی ئێمە کوڕۆژەکانی ئێمە فاسید دەکەن گەندەڵ دەکەن پوچەڵ دەکەن ئەمە لە ڕاستیدا گەورەترین خیانەتە بە خەڵک و کۆمەلگا و میلەت دەکرێت مەبەستا بابەتەکەمان گەشتوتە شوێنێکی چۆنەڵی زۆر هەستیار و بابەتی چۆنەڵی پرسیاری زۆر گرنگمان ماوە بەڵام ئەڵخی ژمارە 73مان کۆتایی هات ئینشاءڵڵا لە ئەڵخی ژمارە 74 زۆر بە وردی ئەچینەوە سەری تەماوی قسەیە بکەی و ئەمن پێم بڕی ببوورە من لە سەقسەکان گەرم ببوورە بابەتێک هەیە ئەمە پەیوەست بە مەسایلی ئەخلاقی و مامۆستا هەندێک لەو کەناڵانە ئافرەت هێنن ئافرەتی خۆمان ئافرەتی شاری هەولێر سلێمانی توزام شارەکانی دیکە ئەهێن لەسەر تەلەڤیزیۆنەکە پیانەڵێن خۆزگا خوازی شوو بە چێ بکەی هەر لە سەرکردەکانەوە بیگرە تاکو بێژەرەکانە تاکو موزیعەکانە تاکو نازام چێکان زۆر ناشیرینە زۆر ناشیرنە لەوەی کە مامۆستا ئەڵێ وەڵای خۆزگە ژنی فڵان کەس بوومایە شتی بە هەموو پیاوەکەی پیاوە بێ پولێکی پێوە نانێ نەما پولێکی پێ جاری وایە کچە کچ هێشتا شووی نەدەزانم دەبا هەرچی هەیە ینی ئەو پڕی حیابردنی خەڵکە سوکردنی خەڵکە ئەو بەرپرسانی کە چی خەڵک ئاوا دێن ئامادەن کچەکانی خۆیان بێنە سەر تەلەڤیزیۆن ژنەکانی خۆیان بێن ئاوا قسەی وا بکەن ئامادەن ئەی کوڕی بابم تۆ گەر دڵسۆزی بۆ خەڵک ئەوەی بۆ خۆتت پێچاکە بۆ کچوژنەکەی خۆت بۆ کچوژنی خەڵکیشت پێچاک بێ ئەی بە کچوژنی خەڵکی بووە حیابردوو دەکەی بۆ ئابڕوچیان دەکەی ڕاست بەڵە خۆشەویستان ئەڵقەی ژمارە 76مان کۆتایی هات تاکو بێگەشتنوەیەکی دیکە و ئەڵقەی ژمارە 74 بەخوای گەورتان سپێرم خواتان لەگەڵ